بە ئامادەبوونی وەفدی باڵای ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردننی کۆمەڵی ئیسلامی مەڵبەندی کەرکووک بەهارە گەشتێکی بۆ کادیر و ئەندامانی مەڵبەند ساز کرد. لە وتەیەکدا دکتۆر محەممەد بامۆکی ئەندامی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن ئاماژەی بەوە کرد لە وەرزی بەهاردا خوای پەروەردگار دەسەڵاتی خۆیمان نیشان دەدات و بە سەوزبوونی دار و درەخت مرۆڤەکان ئاگادار دەکاتەوە وەکو چۆن دەشت و دەر و گژ و گیا شین دەکات و زیندویان دەکاتەوە ئاوهاش مرۆڤەکان دەمرێنێت و زیندویان دەکاتەوە. ئێمە کاتێ سەیری ئەم بەهار و گژ و گیا و سەوزی و سەرچاوەی جوانی ئاو و دیمەنی جوانەکەین کە ماوەیە پێش ئێسە مانگێک دوو مانگ پێش ئێسە ئەرزەکە وشک و برنگ بوو، ئاو نەبوو، گژ و گیا نەبوو، درەختەکان سەوز نەبوون. خوای گەورە کە باسی بارانمان بۆ ئەکا سوبحانەهو وەتەعالا ئەفەرمێ نمونەی ئەو بارانە کە ئێمە لە ئاسمانەوە دەیبارێنین و ئەرزێکی مردووی پێزین و ئەکرێتەوە، ئاوەها خوای گەورەش ئێوە زیندووە کاتەوە دوای مردن. یعنی نمونە بە زیینوبوونەوەی ئەرزەکە و سەوزبوونی گژ و گیا و درەخت و باقی ڕووەکەکان ئەکاتە بەڵگە لەسەرەوەی ئینسانەکانش بە هەمان شێوە کە ئەمرن ئاوەکو ئەرزە وشکەکان لێ دێ دواتر بە باران گژ و گیاکە سەوزە بێ ئاوەها جارێکی ترش ئینسانەکان زیینوە بنەوە. خۆشەویستان و بەڕێزان، ئێمە خوای گەورە لەم سەرزەویە دروستی کردوین بۆ بەندایەتی و عیبادەتی خۆی. وەزیفە و کاری سەرەکی ئێمە ئەوەیە خوای گەورە چی لێ داوا کردوین ئەنجامی بدەین، چی لێ قەدەغە و حرام کردوین وازی لێ بێنین. دووبارە تێفکرین و ڕامانە لە دروستکاوەکانی خوای پەروەردگارێمە. هاوکات بەرپرسی مەڵبەندی کەرکووک لە وتەیەکدا ڕایگەیاند کۆمەڵی ئیسلامی ئەندامانی خۆی وا ڕاهێناوە لە خزمەتی خوددا و پاشان خەڵکدا بن. ئەم کادرانی خۆمان وان ڕاهێناوە لەسەر ئەوەی کە خوای پەروەردگار چی داوا لێ کردوین لەوەی کە لە دنیادا دوو ئامانجی هەیە ئینسانی مسلمان: یەکەم ڕەزامەندی خوای پەروەردگار، دووەم خزمەتکردنی ئەو خەڵکەی کە بەچەنەها بیر و بەچەنەها بیری فکر و نامۆ هاتوون کە بەچەنەها کەناڵی ڕاگەیاندن کە کەوتونەتە وێزەی ڕەوشت و ئاکاری جوانی کۆمەلگای کوردی کە ئەیانەوە کۆمەلگای کوردی لەو دیاردە جوانانە دابڕن و بۆ دیاردە دزێوانە کە کۆمەلگامان بەرەو هەڵدێر بەرن. بۆیە ئێمەش پێمان باش بووکە ئەو خەڵکی خۆمان بەوە ڕابێنین کە کادری کۆمەڵی ئیسلامی ئەرچی ئەوەیە کە خەڵکی خۆمان بەو ئاکار و بەڕەوشت و بەکردور و گفتاری جوان ئەو خەڵکی خۆمان بێنێتە تێبگەێنین کە ئێمە پەیامێکمان پێوەخوایە ئەم پەیامە هەر کەسێ دەستی پێوە بگرێ سەرفرازی دنیا و بەختەوەری دواڕۆشتی بەدوایە دێ. لە بەهارە گەشتەکەی مەڵبەندی کەرکووک وەفدی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن ستایشی ڕۆڵی مەڵبەندی کەرکووکیان کرد کە لە ڕابردوودا توانیویانە لە سنووری مەڵبەندەکەیان سەرەڕای کێشە سیاسی و ئەمنیەکانی ناوچەکە لە خزمەتی خەڵک و پڕۆژەی کۆمەڵی ئیسلامی دابن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.